یەکێتی ئافرەتانی کوردستان ئەوە دەبینن دەرگا بە دەرگا لە ماڵەکانەدا خەڵک خۆشیارەکەنەوە کە ئاو بە فیڕۆ نەدەن. چیت هەیە بۆ یانەم چالاکیت پێ وڵای دەستان خۆش بێ زۆر سپاستانەکەین ئەمە شتێکی کارێکی زۆر باشە هەڵمەتێکی باشە لەشتان ساغ بێ ماڵانێکەوە ئاویان نییە و ئاویان پێ ناگات و کەمتری شت بگەن و تاکو ئەو ئافرەتان و ئەو ماڵانەش دەستیانش کارێکی زۆر خۆش سەلامەت بیت تۆ بەڕێزی دایەکەم بە خەڵکیشە لێ بەڵێم تخوا کۆڵان مەشۆن سیارە مەشۆن دەست خۆش بێ ماڵانێک هەن زۆر بێ ئاو ئاروەڵا ڕاستەکەی خاصەتەن ئەم ساڵ هیچ ساڵێک وەک ئەم ساڵ لە عێراقا شتی وا ڕووی نەداوە یەکەم ساڵە کەوشکە ساڵی بۆ ئەم ساڵ باران کەم بوو تورکیاش ئاوی لێمان گرتوتەوە فەنایڵنەوە ئاوە بێتە ناو عێراقەوە ڕاستەکەی دایەکەن یەکێتی ئافرەتانی کوردستان ئەوە دەبینن دەرگا بە دەرگا لە ماڵەکانەدا خەڵک خۆشیارەکەنەوە کە ئاو بە فیڕۆ نەدەن. چیت هەیە بۆ یانەم چالاکیت پێ وڵای دەستان خۆش بێ زۆر سپاستانەکەین ئەمە شتێکی کارێکی زۆر باشە هەڵمەتێکی باشە لەشتان ساغ بێ بۆ ئەوەی خەڵکەکە وشیار بکەنەوە دەستان خۆش بێ خۆم یەکێکم لەوانەت بە خەڵکەکاڵێم ئەو کەم سەرفکە دەست خۆش بێ دەوەرەوەی ماڵان هەیە ئاویان بۆ ناڕوە ڕاستەکەی سپاسەکەی بەڕێزی تۆ دەست خۆش بێ سپاسەکەی لەو پێشوازیە ئەو ژیانە ئەو سەرچاوە ژیانە وایە ئاو یانی مرۆڤ ژیان ئەو ژیان نابێت بەس باوەڕ کە زۆر زۆر ئاگادارین تەوافەمان داناوە هەر ئەوەنە هین ساعتێک سوورەکەنە بڵین حەدی خۆی سێ چارەکەینە تەواوی کرد یەک ئەگە بڵێ بەو تعبیرە بڵێ زەڕێ بە فیڕۆ نادێت دەستان خۆش بێ چی بکەن بۆی کە ئاو بە فیڕۆ نەدەن ڕێنمای چی بۆ خەڵک وڵا بۆ خەڵکەوەیە بەگوێر لە پێویست زیاتر هین نەکات ساری پێرەشوە بەرقاپی پێرەشوە بۆ سۆندەی ئەگرێت دەستەوە ئاوە بیر بکاتەوە هەر ئەو نییە هەزارەها خەڵک لەم لای لەو لای هەموو ئەو بەکاردێنە ئەگەر تۆینەکەی تاسی لەوە کامترەکە کاریگەری بە خەرات دەسەرەوەەکان خەڵترەوە هەیە